لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرێن لەسەر هەموو شتێک. محاسبە دەکرین لەسەر ئەو پارەی کە پەیدامان کردووە، چۆن پەیدامان کرد، لە چیدا سەرفمان کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جبرائیل سلامی خوای لەسەر بێ پێی فەرموو وەعمل ما شئت فإنك مجزي به. ئەی محەممەد صلی الله عليه وسلم چی چاکەی دەکەی، چی دەکەی بیکە، خراپە دەکەی، چاکە دەکەی، کە لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەس چاکە دەکات. وەعمل ما شئت، چی دەکەی بیکە، دڵنیا بە پاداشتی لەسەر وەرەگری، ئەگەر چاکە بێ وەسزاشی لەسەر وەرەگری، ئەگەر خراپە بێ. کەواتە ئەوە پەیامێکە بۆ ئێمە. ئەگینا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەی چاکە نەبێ نایکات. کەواتە تۆش هەرچی دەکەی بیکە. ڕۆژێک دێت محاسبە دەکرێت لەسەر تەمەن و ژیانی خۆت. ئەم ژیانی کە من و تۆ تێیدا دەژین کتابێکە، دانەرەکەی خۆمانین، خۆمان کتابەکانی خۆمان دەنووسینەوە. جا کتابەکەت بە شێوەیە بنووسەرەوە، ژیانی تەمەنی خۆت. ئاسا دەڵێن ئەم کتابە باسی ژیانی فڵان کەس دەکات، بەڵام هەموو شتێکیشی باس نەکراوە. بەڵام ئەو کتابەی کە بۆ قیامەت دێ و خوای گەورە لە قورئانە بە کتاب ناوی دەبا، نامەی کردەوەکانمان، کتابێکە دانەرەکەی خۆمانین. چیمان تیا نووسیوە، چیمان تیا کردووە، چیمان تیا وتووە، هەمووی هەڵەگرین بۆ قیامەت. جا ئەو کاتە لا یغادر صغیرة ولا کەبیرة إلا أحصاها. ئەو کتابە گەورە و بچووکی تیا نووسراوە. لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکرین لەسەر هەر هەمووی.